مین فیستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆسایت کە لە شەشەمین خولی خۆیدا بۆ ماوەی 3 ڕۆژ چالاکیەکانی بەردەوامە و هەر لە ڕۆژی یەکەمەوە کە نمایشکردنی فیلمەکان دەستی پێکرد و چالاکیەکان دەستی پێکرد بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام و ئەمڕۆ کۆتا ڕۆژی چالاکیەکانی فیستیڤاڵەکەیە کە 63 فیلم نێرابوون بۆ فیستیڤاڵەکە کە بەشدار بن لە فیستیڤاڵەکەیە لە چەند وڵاتێکی جیاوازەوە. بەڵام دوای دانیشتن دوای بینینی فیلمەکان 44 فیلم هەڵبژێردران کە لە فیستیڤاڵەکەیە بەشداری بکەن و ئەمڕۆ کۆتا ڕۆژی نمایشی فیلمەکان و کۆتا ڕۆژی چالاکی فیستیڤاڵەکەیە کە خەڵات دەخوێنرێتەوە و فیلمە سەرکەوتوەکان ناویان دەهێنرێت. بۆیە ڕاستەوخۆ ئەچمە چەمچەماڵ لای هاوکارم ئاسان سڵاو دەبێم کاتە و باش باسێکی فیستیڤاڵەکە و باسێکی کۆتا ڕۆژی فیستیڤاڵەکەمان بۆ بکەیت. بەڵاڕەوەن سڵاوت لێ بێوەم کاتە باش هەڵبەت ئەمڕۆ بۆ ڕۆژی سێم فستیڤالی چەمچەماڵ بۆ فیلمی جێنۆساید لە قەزای چەمچەماڵ و لە ئێستادا لە نێو مۆنومنتی ئەنفال لەو هۆڵە گەورەی مۆنومنت کە تایبەت کراوە بە نمایشکردنی فیلمەکانی فستیڤالی شەشەمی چەمچەماڵ بۆ فیلمی جێنۆساید لێرە بەردەوامی هەیە. هەڵبەتە ئەمڕۆ بۆ ڕۆژی سێم بە پاڵپشتی میدیایی دەستگای میدیایی کورسات فستیڤاڵەکە بەردەوامە و هەروە بە چاودێری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فستیڤاڵەکە بەردەوامە. ئەمڕۆ بەمان شێوە لە کاتژمێر دەی سەر لە بەیانی و نمایشکردنی فیلمەکان دەستی پێکرد و وا بڕیار ئەمڕۆ لە کاتژمێر شەشەوە سەرجەم ئەو فیلمانەی کە هەڵبژێراون واتە ئەو فیلمانەی کە خەڵاتی فستیڤاڵەکان بردووە ناوەکانیان ئاشکرا دەکرێت و لە ئەمان کاتدا 5 لەو فیلمانەی کە بەژاریان کردو خەڵاتی ڕێزلێنانیان لەلایەن لیژنەی دادوەریەوە پێدەدرێت. من ئێستا یەکێک لە دەرهێنەرەکان کە مەزلوم بارەنتەکین کە لە باکووری کوردستانەوە هاتووە و فیلمێکی بەشداری لە فستیڤاڵەکە کردو میوانمان دەبێت ئەمە هەندێک سەوباسی لەگەڵ بکەم. کاک مەزلوم سڵاوت لێبێ ئەم کاتێ باش ئەگەر بیتە ئێرە سەم بۆ بکە فیلمەکەت بەشداری پێکردووە لەسەر جێنۆسایدی ئەنفالەوە باسی فستیڤاڵەکەم بۆ بکە. سپاس دکوژ بۆ دەرفەتی دامە ئەژ ئامادەش باکووری کوردستان تەولی فستیڤالێ بووم کورتە فیلما خویا بناوێ خەونا بێ زمان تەولی بووم مژارە فیلمێ مژی پۆلیتیقایên دەولەتا ترک a ser zimanê Kurdî li Bakur e deraqê de serpêhatiya zarokekê me kîşandiye. Bi fîlm tevlî festîvalê bûm ev cara yekem têm Çemçemalê. Rastî festîval ji bo bu tecrübeyeke pir girîng muhîm e ji bo min. Ji ber wek navên da Enfalê Çemçemal ji bo min aliyê wî hêstewarî jî pir zêde ye. Em 3 roj vê derê fîlmên cur bi cur derheqên pirsgirêkên keşeyên Kurdistanê û Enfalê de temaşe dikin. Rastî ji bo min têr û tije derbas bû. Her wiha gelê Çemçemalê jî bi germahiyan pêşwazî kirin. Her wiha xebatkar û rêvebirên festîvalê jî bi germahiya nîşanî me da miriv xwe li derva wek mêvan hîs nake wek ku li mala xwe be hîs dike. Ev festîval jî ji bo bîra Enfalê ji bo ku nêj bîr kirin bi rastî ji bo ku herkes bê zanibe pir xebadeka girîng e pîroz e bi min hêvî dikim her sal berfirehtir û mezintir be û heta berdewam bike. Spas dikim. زۆر سپاس بۆ تۆ دەستە خۆش بێم مەزلوم بارانتەکین دەرێنەری یەکێک لە فیلمەکان کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ مابووی. بەڵێ ڕەوەند وەکو باسم کرد لە کاتژمێر 6 ئیدی وردە ئەو فیلمانەی کە براوەی خەڵاتی فستیڤاڵەکە بوون ناوەکانیان ئاشکرا دەکرێت و هەروەک ئاماژەشم پێکرد 5 فیلمی دیکە خەڵاتی ڕێزلێنانیان لە فستیڤاڵەکەدا پێدەبەخشرێت. ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤاڵەکەیە و لە سبەینیشەوە وەکو ئەدری شەوکەت پێشتر ئاماژەی پێکرد باسی لەوە کرد کە ئیدی ئەو گەنجانەیە خۆت با بڵێت ئەو دەرهێنەری فیلمانەکە فیلمەکانیان لە بواری جێنۆسایدی ئەنفال و لەو بوارانەیە دەتوانن فیلمەکانیان بۆ وەبسایتێکی تایبەت کە لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری دادەنرێت لە سبەینەوە دەتوانن فیلمەکانیان بنێرن و لە ساڵێکی دیکەدا بەشداری لە فستیڤاڵی چەمچەماڵ بکەن بۆ فیلمی جێنۆساید. ئەوە زانێرەکان بوو لەلای من ڕاستانەوەی لە منەوە دیارە کاتژمێر 6 وردە کۆتایی بە فستیڤاڵەکە ڕاستانەوەی لە منەوە دیارە گروپی میوزیکی چەمچەماڵ خەریکی ئامادەکارین کە بەشدار بن لە چالاکیەکانی سێم ڕۆژی فستیڤاڵەکەیە. ئەگەر باسێکی چالاکیەکانی گروپەکەشم بۆ بکەیت.
باڵێ ڕەوەند ئەگەر لە چاوی کامێرەکەمەوە دڵنام دەیبینی لێرە ئەو گروپە فستیڤال ئەو گروپە میوزیکی کە لێرن وەکو دەستپێک با بڵین گروپێکی میوزیکن گۆرانی و میوزیک پێشکەش دەکەن کە بەشێکە لە چالاکیەکانی سێمین ڕۆژی فستیڤالی چەمچەماڵ لێرە ئەمان چەند با بڵین چەند نمایشێکیان دەبێت لە دەستپێکی فستیڤالەکە و دواتریش لە کۆتایی فستیڤالەکەدا هەندێک چالاکی هونەری لێرە بەڕێوە دەچێت و وەکو باشسیشم کرد دواتریش دابشکردنی خەڵات بەسەر فیلمە سەرکەوتۆکاندا دەست پێ دەکات و وەکو لە چاوی کامێرەشەوە دەیبینی و پەیتا دانیشتوانی قەزای چەمچەماڵ و ئەو کەسانەی کە هونەر دۆستن لە دەرەوەی قەزاکە و لە سلێمانی هولێر و کەرکووکیشەوە دێن بۆ هۆڵی مۆنومنتی ئەنفال و بەشداری لە کۆتاڕۆژی فستیڤالی چەمچەماڵ بۆ فیلمی جەنۆسای دەکەن. دەستخۆش ئاسان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانی سێم ڕۆژی فیستیڤالەکە فیستیڤالی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆسایت.